وعملي بخاطر يغدا ايش بقى هذا شو ايش بقى الله أكبر سمع الله لمن حمده الله أكبر بەنای خۆی گەورە و میهرەبان ئێمە بۆ ساڵی 11ەم وەکو ڕێکخراوێنە بۆ پاراستنی ژینگە لە خزمەتی ژینگە پارێزانی سنووری قەزای چەمچەماڵ و دەوروبەری داین. ئێمە وەکو نەریتێکی ڕێکخراوی خۆمان بڕیارمان داوە لە هەر بۆنەیە کە بتوانین تێیدا خزمەتی ژینگە پارێزەکان بکەین هاوکاریانە بین. بە سوپاسەوە ئەم ساڵی ژێمە برای بەڕێز و خۆشەویستمان کاک حاجی یاسین حاجی حوسێن مەملەحەیی کە خاوەنی خواردنگەی ماڵی خوان کە هەمومان زین لە ماگی پیرۆزی ڕەمەزانە بە بەردەوامی هەرسی ڕۆژەکە خواردنیانەدا بە ڕێبواران. ئێمە ئەم ساڵ بڵین خواردنەکە جەنابیان ئامادەیان کردووە و ئێمە وا بڕیاریشە لەگەڵ ئەوەی کە خواردنێکیان پێدەین یاخود ئێوارەخوانێکیان بۆ ئاماداکەین. ئێمە دیارێکشمان ئامادە کردو هەر لەسەر بڵین ئەرکی برای بەڕێزمان کاک حاجی یاسین خۆی گەورە پاداشتی خێرام داتەوە. ئێمە هەموو جارێ وتومانە ژینگە پارێزان یەکێکن لەو چین و توێژانەی کە دەکرێ هەموو کەسێ هاوکار و هەموو کەسێ خزمەتیان بکات لەبەرەوەی ئەمانە ئەندازیاری خاوێنین یەک ڕۆژ کار نەکەن گومانیتیانە شار و شەقام و هەموو شوێنەکانمانە بێ بە زەبڵدان کەواتە ئەمانە تا پێمان بکرێ خزمەتیان بکەین بۆ ئەوەی ئەوانیش بتوانن خزمەت بە ژینگە و سروشتی هەرێمی کوردستان بکەن. وڵا ئامانجی ئەوەیە ئێمە لەبەر خاتر خوا و ئەم پیاوانە ژینگە پارێزانی چەمچەماڵ بەڕاستی ئەگەر ئەمانە نەبن سێ ڕۆژ خزمەتی ئەم شارە ئەکەن. بەڕاستی منیش وام بە باش زانی ئەمڕۆ لە خزمەتیان نابم ئێوارەخوانێکیان بۆ دروستکەم لە خزمەتی ئەم ژینگە پارێزە جوانانەیە بم لە شاری چەمچەماڵ و بە هەدیەیەکی بچووکیش ئەگەر لێمان قبولکەن لە خزمەتیان نابین پێشکەشیان کەین چونکە ئەمانە لەوانە زیاتر شائستن کە خزمەت بکرێن و خەڵات بکرێن لەبەرەوە ئەماندە پەپولن لەم شارەیە بەڕێی من جوانەکانی چەمچەماڵ ئەم ژینگە پارێزانن لەبەرەوە ئەماندە زۆر بە خزمەتێکی زۆر ناو شاری چەمچەماڵ و دەوروپشتی ئەکەن و من لێرەوە دەستخۆشی لە یەک بەیەکیانەکەم بەڕاستی ئەماندە زۆر ماندوو ئەبن لە هیچ کارمەندێکان نییە وەکو کارمەندی ژینگە پارێز بەڕێی من ماندوو بێ ئەمڕۆ لە هەموو شارەکانە وایشم بە باش زانی ئەمڕۆ لە خزمەتیان نابم و خزمەتیان کەم خزمەتێکی بچووک. بەناوی خدای بەخشندەی میهرەبان پێشەکەی دەستخۆشی لە برای بەڕێز و خۆشەویستمان کە حاجی یاسینەکەین ئەمڕۆ بۆ ئێوارەخوانێک 200 ژینگە پارێزی قزای چەمچەماڵی کۆکردینێتەوە بۆ ئێوارەخوانێک و دیارەکمان پێشکەشەکات دەستی کاک حاجی و هەموو ئەو بەڕێزانە خۆش بێت کە هاوکاری ئێمە وەکو ژینگە پارێز وامان لێ ئەکات کەوا بە دڵسۆزانەتر و بە جوانترین شێوە بە ئەرکی خۆمان هەستین بۆ پاک و خاوێنی و پاک ڕاگررتنی شار و ڕێکخراوی ئایندەش بە سەرپەرشتی کاک معروف مەجید بەردەوام و هەمیشە لە خەمی ژینگە پارێزاندا دەستخۆشی تایبەتمان هەیە بۆ هەموو ئەو کەس و ڕێکخرا و لایەنانێکەوە لەسن بە ئەنجامدانی هاوکاری و ئێوارەخوان و یاخود هەر دیارەک بێت بە ژینگە پارێزان دەستخۆشیمان هەیە بۆ هەموو لایەک هیوادارین بەردەوام بن. پێشەکی بەنای خۆی گەورە سوپاس و دەستخۆشیمان هەیە بۆ ڕێکخراوی ئایندە و کاک حاجی یاسین هەڵساون بە ئامادەکردنی ئێوارەخوانێک بۆ کرێکارەکانمان لە سنووری چەمچەماڵ دەستخۆشیمانم بۆ هەیە بۆیان و ئەم جۆری کاری ئەم ڕێکخرا و شانی دەستخۆشیان لێکەن هیوادارین نمونەیان زۆر بێت و کرێکارەکانمان بەڕاستی موچەکان لە ئاسێکی پێویستان نییە بەڕاستی کۆمەلە کرێکارەکانمان باردۆخی تایبەتیانەیە پێویستە موچەکەیان زیاتر بێت لەوەی کە هەیە و کە موچەکان 300 زارە هیوادارین سەرجەم
ڕێکخرا و خێرخوازەکان لەم جۆرە کارانە بکەن بۆ ئەوەی کرێکارەکان بۆ ساتێکش بن وەکو کەسانێکی تر بتوانێت دڵیان خۆش بێت و لە خی گەرە لیان ڕازی بێ و خی گەرە زایان باتەوە ئەم ڕێکخراوانەوە مەلێکە زیاتر دڵسۆز بین بۆ پیشەکەمان و زیاتر ئیشەکەمان بەرەوپێش بەرین و زیاتر خزمەتی شارەکە بکەین.